سلام. بەڵێ بەناوی پەروەردگار بەداخەوە کە ڕووداوێکی خنکانمان هەیە لەم ڕۆکەدا ئەبەر لە کاتژمێر و 25 خولەکە پەیوەندی بە ژووری کۆنتترۆڵەوە گیراوە بەبوونی حاڵەتێکی خنکان یارت تەبەنی ئەم مناڵەیە 12 ساڵە کە سەرەتاوترە 15 ساڵانێ بەڵام دوایەوەی کە پژڕاستکردنەوەی زانیاریەکان لەلایەن دایک و براکەیەوە کە لەگەڵیان و لەگەڵ ماڵباتەکەی کە سوکاریان ئەمانە گشتی کاتیان کرد مەبەسی گەشت و هەڵبەتان کوڕێ باوکیشی لە ژیان دەماوە مناڵەیە بەداخەوە بابەتێکی با بڵێم جێگای نیگەرانیا وەمانە لە ئەسڵا خەڵکی منتیقی کەرککن و هاتنیان کردو بۆم دەڤەرە بە تایبەت بۆ سنووری شارەدەی وەرتێ و لە نێوانگیری کەپرەکانی با بڵێم سەرنەوس و خانەقاە ئەمە دیارە ویسوێتی مەلە بکە و بەو عینوانە بێ ئاگا بووە نەبوونی هۆشیاری و پێنەزانی شارزای ئەزمموی جێگاکە و ئەمانە ئەم مناڵێ دووشاری خنکان هاتووە تەمەنی وەکو باسم کرد وش دانیشتووی هەولێرن و ئێستاکێت کە لە ڕێگەی پزیشکی دادەوە راپۆرتی پزیشکیان بۆ سازەکرێ دەستخۆشی بۆ پۆلیسی خۆژێی و بۆ ئەو خەڵکی کە لێش کۆمەشیان کردو بە مەبەسی هەوڵدان بۆ پێدانی فریاگوزاری خێرای تەندروستی و ناسی دەستکرد بۆ دەرەنجام لێرە شەڵێکی زۆری بۆ درا بەڵکو بتوانێت ژیانی بگەڕێنەوە و دوجار لە ڕێگەی تیمەکانی ئێمە و تیمی پزیشکی و پۆلیسی خۆجی وەرتێ و سۆران تەرمەکەی کەمێکی تر پێشقلێکی ڕادستی کە سوکارێکرێتەوە بە دەسەبەرکردنی ئەمبولانسی تایبەت لە ڕێگەی نەخۆشخانەی ئاشتی فێرکاری کە ئەمبولانسیان بۆ دابین کردوون بەرەو شوێنی نیشتەجێبوونیان و هەولێر تەرمەکەی ڕاڵاکرێتەوە بەداخەوە بە جێگای نیگەرانی ئێمەیە کە حاڵەتەکانی خنکان دروستە بێت کە لەم ساڵێکیدا پێش حاڵەتی خنکانمانەوە ئەمە جێگای نیگەرانی هەموو لایەکمانە. سپاس.